بەیانیان کرد سەبارەت بە خۆپارێزی فتوای هەنیەوە ئەم کۆبوونەوەی ئیمڕۆ ئەنجامدا لە بارگای مەکتەبی تەنفیزی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان دوای دراستکردنی بابەتەکە ئەم ڕێکارە شەرعیانەی کە ئێستا عەرزتان دەکەین وەکو ڕێکاری شەرعی ئەنجومەنی باڵای فتوا لە هەرێمی کوردستان ئاراستەی سەرجەم هاوڵاتیانی کوردستانەکەین. بناوی خوای بەخشندە و میهرەبان قال الله تعالى لا يكلف الله نفسا إلا ما أتاها سيجعل الله بعد عسر يسرا. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، وەک هەنگاوێک بۆ خۆپاراستن لە بڵاوبوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا ئەنجومەنی باڵای فتوا یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە ڕۆژی سێشەممە 3/3/2020 بە ئامادەبوونی سەرجەم ئەندامانی کۆبیەوە. لە کۆبوونەوەکەدا دوای تاوتوێکردنی هەموو ڕەهەندەکانی نەخۆشیەکە و لێکۆڵینەوەی وردی دەقە شەرعیەکان و مەبەستەکانی شەریعەت ئەنجومەنی باڵای فتوا بڕیاری لەسەر ئەم خاڵانەی خوارەوەدا. یەکەم، ئەرکێکی شەرعیە کە هاوڵاتیان بە وردی پابەندی تەواوی ڕێنماییە تەندروستی و ئەمنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بن تایبەت بە خۆپارێزی لە پەتای کۆرۆنا. دووەم، بە پێی شەرع ناتوانرێ لە ئێستادا وتاری هەینی مزگەوتەکان ڕابگیرێت. تەنیا لەو شوێنانە نەبێت کە بە دڵنیاییەوە نەخۆشیەکەی لێ بڵاوبوویتەوە و دەبێتە پەتا واتا وەبا. ئەو کات دەکرێت بە شێوەی کاتی تا کۆتایی هاتنی ڤایرۆسەکە بە هەماهەنگی لەگەڵ ئەوقاف و تەندروستی و لێژنەی فتوای سنوورەکە نوێژی بە جەماعەت و وتاری هەینی لەم شوێنە ڕابگیرێت. سێەم، کۆبوونەوە ئاینی و کۆمەڵایەتیەکانی دیکەی وەک ئیسرا و میعراج کە لە 23 هاوکاتە لەگەڵ 23 ئیمساڵ مەولود خوێندنەوە بە شێوەیەکی گشتی ئاهەنگەکانی بۆ گواستنەوە مەراسیمەکانی پرسەدانان بە پێویستیەکی شەرعی دەزانین لەم بارودۆخەدا لە هەموو شوێنێک ڕابگیرێت. لە پرسەدا تەنیا بەشداری شوشتن و نوێژکردن و ناشتنی تەرمەکان بکرێت و لەسەر گۆڕستان کۆتایی بە پرسەکە بهێنرێت. چوارەم، ئەوانەی بە ڤایرۆسی کۆرۆنا گیان لەدەست دەدەن پلەی شەهیدیان هەیە. لایەنی پەیوەنددار لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە ڕێکارەکانی شوشتن و ناشتن و بە خاک سپاردنیان و نوێژ لەسەرکردنیان بە پێی ئەحکامەکانی شەریعەتی ئیسلام. پێنجەم، ئەو کەسانەی نەخۆشن یان مەترسی توشبوونیان هەیە دەتوانن ئەو ماوەیە تا نەخۆشیەکە دەڕوات بەشداری نوێژی هەینی و جەماعەت نەکەن. شەشەم، پێویستە سەرجەم چالاکیەکانی تایبەت بەوانە گوتنەوەی ئاینی ڕۆژانە و شەوانە لە مزگەوتەکان و تەواوی ناوەندەکانی فێرکردنی قورئانی پیرۆز و بابەتە ئاینیەکانی دیکە لەم قۆناغەدا هاوشێوەی قوتابخانەکان ڕابگیرێن. حەوتەم، سەردانی نەخۆش نەکرێت چ لە ماڵەوە یا لە نەخۆشخانە و بە تەلەفۆن ویا بەنامە ئەم سونەتە ئەنجام بدرێت. هەشتەم، هەموو ئەوانەی لەو وڵاتانە گەڕاونەتەوە کە ڤایرۆسەکەی تێدایە بە تایبەت لە ئێرانەوە واجبێکی شەرعیە کە بە زووترین کات سەردانی لایەنی پەیوەنددار بکەن بۆ پشکنین و دڵنیابوونەوە لە نەخۆشیەکە و پاراستنی خۆیان و خێزان و هاوڵاتیان بە پێچەوانە گوناهبار دەبێت. نوێیەم، هەر کەسێک گومانی ئەم ڤایرۆسە لە خۆ بکات حرامە تێکەڵی و سەردانی خەڵک بکە تەنانەت بۆ جومعە و جەماعەتیش بێ، بەڵکو پێویستە بە زووترین کات سەردانی لایەنی پەیوەنددار بکات. دەیەم، داوا لە وتاربێژەکان دەکەین کە لەو ماوەیەدا وتاری هەینی کورد بکەنەوە، هەروەها پاک و خاوێنی مزگەوتەکان زیاتر ڕابگیرێت و ئامۆژگاری هاوڵاتیان بکەن دەست و نوێژەکان لە ماڵەوە ئەنجام بدەن. لە کۆتاییدا وێڕای نزا و پارانەوەمان کە خوای گەورە هەموو لایەکمان پارێزراو بکات دووپاتی دەکەینەوە کە مەبەست لەو ڕێکارانە خۆپاراستن و ڕێکاری کاتین. بە پێویستی دەزانین ورەمان بەهێز بێت و پشت بەخوای گەورە ببەستین و تۆبە و ئیستیغفاری زیاتر بکەین و هاوکاری یەکتر بین، هەمیشە لە دوعا و پارانەوە و خێر و سەدەقەکردن بەردەوام بین. والله تعالى أعلم. یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئەنجومەنی باڵای فتوا لە هەرێمی کوردستان 3 ئازاری 2020 هەشتی ڕەزەبی ساڵی 1441 کۆچی. بەڵێ
وتادان چەند خولەک دەبێت و دیاریتان تۆ یاخودنا و چۆن بڕیار دەدەن ئەگەر لە شوێنێک مەترسی زۆر بوو وتادان لە ڕۆژانی ئیفراد. بەڵێ بەنسبەت ماوەی وتاردان پێشتر وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی دەستنیشانی کردبوو کە وتاری ڕۆژی ئاینی لە 20 دقە تێپەڕ نەکات، بەڵام هەفتەی ڕابردوو بەهۆی ئەو بارودۆخی بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە تاکید کرا وتاری هەینی لە 10 تا 12 دقە درێژتر نەبێ، ئەو زارش بە هەمان شێوە تاکی دەکەینەوە. بەنسبەت خاڵی دووەم هەر کاتێک بواری تەندروستی بە تایبەتی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سنوورەکە دڵنیا بوو کە نەخۆشیەکە لەو شارە وەکو پەتا خەریکە بڵاو بێتەوە، ئەو کات لێژنەی فتوای دەڤەرەکە لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئەوقاف بڕیاری پێویست لەسەر داخستنی مزگەوتەکانی تایبەت بۆ سنوورە ئەدەن. بشكل الوطن لسوريا لفلسطين لكويت ولا بشكل الوطن العراق بشكل وراي ودا اوشم يوجد بوبرازي لكورونا فيروس كورونا ام يوجدنا هريب الانسان ودا امشم دارين الانسان يوجد ذكرين جنابي شي حسن جواب داتو سروشي انزماني بالي فتوى هو طبعا ئەو نوێژە لە هەر کاتێکا بێ بۆ دەفعی بەڵام مصیبەت شتێکی مستحەبە و شتێکی باشە، بەڵام ئیلزامی خەڵکی ناکەین بۆ سنەت، ئەوە سنەتێکە ئەگەر پەیڕۆ بکرێ شتێکی باش. ئێمە فتوا نادەین بەکردنی، بەڵام فتواش نادەین بە نەکردنی، پێشمان باشە بکرێت، خەڵکی بۆ خۆی ئازادە لەو بارە. باش کاک دکتۆر عرفان ئەگەر پرسیارتان نەما یەک پرسیارت کە وەرەگرین دکتۆر عرفان بە عەرەبیش ئەو بابەتتان عەرزەکەن. ڕاگررتنی پرسە تایبەتە بە هەموو هەرێمی کوردستان، هیچ شوێنێکی لێ زیان ناکرێتەوە و بە شێوەیەشی گشتیە. پێشتریش بەڕێزان پارێزگاری دوهۆک و هەولێر و سلێمانی و پارێزگای هەڵەبجە کاری پێویستیان بۆ ئەو بابەتە ئەنجامدا بوو. ئێمە لە جانبی وقایوی ڕایەوەی کە تاکیدمان لە پاک و خاوێنی مزگەوتەکان کردەوە، تاکید لەوە کرایەوە لە دەقی فتوایەکە کە ئیمڕۆ ئەنجومەنی باڵای فتوا دووپاتی کردەوە، هەر کەسێک گومان لە خۆی بکە یان مەترسی ئەو نەخۆشی هەبێ ئەوە عوزرێکی شەرعی هەیە و دەتوانی بەشداری جمعە و جەماعەت نەکات. دکتۆر فەرموو. بەڵێ